ئەنجومەنی سندیکای هونەرمەندانی کوردستان پانەڵێکی ڕێخست بۆ ئەرک و ماندووبوون هەروەها بۆ ڕێز لێگرتن لە کارە هونەریەکانی هونەرمەندی میلی محمود محەممەد کە یەکێک لە پانێلیستەکان مامۆستا زانا محمود هەژار هونەرمەند کە لە ستۆدیۆی کورسات مەگەزین ئامادەی هەیە و گفتوگویەکەکەینە سەر ئەو پانێڵەی کە بۆ هونەرمەندی میلی محمود محەممەد ڕێکخرا بوو. مامۆستا سڵاو لێ بۆ بەخێر مامۆستا پانێڵێک لەژێر ناونیشانی سەدای نەغمەی ڕەسەن بۆ هونەرمەندی میلی محمود محەممەد ڕێکخرا بوو. باسێکی پانێڵەکمان بۆکەی بەگشتی و دواترینە سەر پانێڵەکەی تایبەت بە بەڕێزت. سپاس. ئەنجومەنی سندیکای هونەرمەندان چەند پانێڵێکی کردو بۆ هونەرمەندان ئەم ماوەیە. ئەم جارە کەوتیان محمود محەممەد منیان هەڵبژار لەگەڵ مامۆستا عەلی حوسەین لەگەڵ کاک حەمید بانەی وەکو مقدم. تەمەن کاک محمود من هەر لە مناڵیەوە معجبی دەنگیم بە خۆشحاڵیەوە حەزم کرد بەشداری بکەم لە پانێڵەکەیە. دوێنێ ئەو پانێڵەمان پێشکەش کرد لەگەڵ مامۆستا لێر و کاک حەمید بانەیە. بەرنامەیەکی جوان بوو چونکە خۆی کاک محمود دەنگەکە جوانە، کەسایەتەکە جوانە، دەنگێکە چۆنەڵی ڕەمزێکی هونەری میلی لە سلێمانیە. ئەگەر باسی مێژووی سلێمانی بکەین باسی دەنگە جوانەکانی سلێمانی دەنگە میلی و مەجلیسەکانی سلێمانی بکەین ناکرێ باسی کاک محمود نەکەین. کاک محمود لووتکەیە بەڕاستی لەوەیە، هەم دەنگێکی پاوەرێکی دەنگی جوانی هەیە، دەنگێکی گەرمی خۆشی دڵنشینی هەیە و کەسایەتیشی جوانە، کەسێکە کە بە کۆڵان و جادەکانی شارە پیاساکە خەڵک ڕێزی لێگرێت، خۆشەویستە. ئەجا هونەرمەند ئەو کاک محمود یەکێک لە هونەرمەندانەی فیزی نییە، ینی کەسێکی خاچیە، کەسێکی خاچی لەناو کۆڵانە گڵەکانی شارە لەدایک بۆ لە کۆتایی پەنجەکانە هەر بەو خاچێتیە گۆرانیەکانیشی و شخصێتیشی هەردووکی تێکەڵاو بووە بۆی لای خەڵک زۆر خۆشە. ئەم بوون و بەرامەی وەرگرتووە پانێڵەکەی بەڕێزیشت هەر ڕەنگێک لە بۆنی خاک هەر بەو ناونیشانەوە بوو. پێم خۆشە گەر باسێکی پانێڵەکەی بەڕێزیشت بکەین. من باسێکی فۆلکلۆرم کردووە. فۆلکلۆر ئەهمیەتی فۆلکلۆر لەگەڵ مێژووی نەتەوەکەمانە کە نەتەوەی کورد بە گشتی کورد بە گەورەی ئەگەر سیریکەین کورد زۆر دەوڵەمەندە بەڕاستی لە جلوبەرگ زمان ئەوەی کە میلەتەکەمانی هاتووە تاکو ئێستا بەو مێژوە سەختانەیە کە هاتووە تاکو ئێستا زمانمان و جلوبەرگمان و فۆلکلۆرمان گۆرانی میلیمان زۆر دەوڵەمەندە لە ناوچەکەدا. یعنی یەکێک لەو ڕەمزە جوانانی کە ئێستا لە ناوچەکەدا لە فستیڤاڵە گەورەکانی ئەوروپادا کە کوردی پێ ناسرێتەوە گۆرانی فۆلکلۆری کوردی ئەکسەڵەن کوردیش میوزیک ئەم سەماکانیش هەڵپەرچەکان ئەو هەموو هەڵپەرچە جوانەمانەی بە تایبەتی کوردستانی باکوور بەڕاستی کوردستانی ڕۆژهەڵاتی خۆمان زۆر لە سەما زۆر لە گۆرانی میلی لە مەقاماتە زۆر دەوڵەمەندن. من باسێکی ئەوەم کردووە کە فۆلکلۆر لەگەڵ مێژووی نەتەوەکەمانە هاتووە. مێژووی گەلی کورد بە هەموو کاتە سەختەکانە داگیرکاریەکانە وە کارە ئیشی دەست ئەو ئیشە دەستانی کە چونکە گۆرانی فۆلکلۆری گۆرانی گوندە، گۆرانی لادەیە، سەما گۆرانی لادەیە. خەڵک کە دڵی خۆش بووە هەڵ سەمای کردووە، خەڵک کەسێکی جوانی لێ ڕۆشتووە یا کارەساتێکی سروشتی این بۆ لەوانێ فەرمێز بە چاوات بێتە خوارەوە، کارەساتێ بەسەر ناوچەیەکە هاتوێت گۆرانی لەدایک بووە، گۆرانی شین و ئەمانە لەدایک بوو. ینی لەگەڵ مێژووی میلەتەکەمانە خۆشی و ناخۆشی میلەتەکەمانە گۆرانی فۆلکلۆری لە هەموو سەردەمەکانە ئەمەیە کە ئێستا ئێمان جێمان لێ بێت. یاگەر میلۆدیەک بگرین میلۆدیەک هەڵگری سروشتە، سروشتی جوانی کوردستانە، سروشتی گەورەی کوردستان کە سەیرەکەین گۆرانی کە لە لادەیەکەوە لەدایک بووە هەڵگری سروشتی گوندەکەیە، هەڵگری ئەو کەلیماتەیە کە دەماودەم هاتووە و لەگەڵ میلۆدەکە کە پێ وترێت. هەڵگری خەمە، هەڵگری خۆشیە، هەڵگری ئەم میلۆدیە هەڵگری ئیحساسی ئینسانە و هەڵگری توانای گۆرانی بێژە. گۆرانی بێژە ئێستا زۆر جار لەوانێ بڵێن 100 ساڵەوە پێش گۆرانی بێژێک زۆر جوان میلۆدیەک ئیزافەی بۆ کردبێ. چانی میلۆدوانەی کە ئێمە جۆمان لێ بێ لە سەرەتاوە نەبووە،
لەوانەیە یەکێک ئیزافەیەکی بچکۆلی کردبێ بە چەند ئیزافەیە کرابێت داهێنانی تیا کرابێت بۆ بەم میلۆدیە نێکی ئێستا جۆمان لێتی من باسی ئەمانەم کردووە و فەرمونەگە پرسیار و شتی تریشتانی بۆی هەرمە بێگومان کاکزانە جا بێگومان کاتێکە هونەرمەندان ڕێزلێنانێکیان بۆ کرێت وەکو سوپاسێک وەکو پێزانینێک بۆ کارانەی کە ئەوانەیەکەن بێگومان دڵیان زۆر پێخۆشە بێ تۆ وەکو هونەرمەندێک تاوەکو چنێک ئەم پانێڵانە بە گرنگ گەزانی یاخود ئەم ڕێزلێنانانە بە گرنگ ئەزانی بۆ ئەوەی بۆ هونەرمەندانی میلی لەم جۆرە ئەنجام بدرێت. لەم زروفە ناخۆشانەیە ئەم پانێڵە جوانانە ئاکرێ بەڕاستی کاتێکە ئێستا ئێمە لە زروفەکەین کە خەڵک تۆزە دڵی تەنگە هیوادارین بەرەو خۆشی خەڵک بڕات ئیشارات هەیە کە وەزعی ملەتەکەمان بەرەو خۆشی ڕای ئینشەڵڵا ئەم جۆرە پانێڵانە سەندیکای هونەرمەندان و لە دەروێ سەندیکاش ئەمانە بۆ هونەرمەندانی میلی ئێمە وەکو شاریەکان ئیشمان هەموو کارەکانمان من وەکو ئەندامێ لە تیفی مۆسیقای سلێمانی مامۆساکانمان ئەوانەی پێشوو و پێشتر قادر دیلان و مامۆسا ولیەم یوحەنا ئەوانەی پێشوش هەرچێک بکەین ئێمە ئیش لەسەر ڕسمە چۆنەڵێ ڕەنگە جوانە فۆلکلۆرەکە بەوە چۆنەڵی ئێمە کە گۆرانی لێین من کە گۆرانی لێم گۆرانی فۆلکلۆری لێم کە گۆرانی حەسەن زیرەک لێمە زۆربەی فۆلکلۆرە هینی باو باپیرانە تیپی مۆسیقای سلێمانی کە ئیشی کردو شیرینە سەوزاکە بە دەنگی نەمر کە بۆ عوسمان عەلی ئەو گۆرانێکی فۆلکلۆری و ئیزافە کراوە ئەوەیە چۆنە باڵای گرتووە گۆرانێکە ئەو مۆسیقا جوانیان بۆ کردوانی ئێمە ئەگەر فۆلکلۆر نەبێ ئیش لەسەر چی بکەین هەر لەحنی تازە دانین ناکرێ ئیشمان لەسەر ئەو زەخیرەیە کردووە ئەم پانێڵانەش بۆ هونەرمەندە میلیانە گەورەی پیشاندانی هونەری میلی نەتەوەکەمانە و ئەو هونەرمەندانەش زۆریان پێخۆشە کە ئێمە بە چاوێکی بەرز سەیری ئەو هونەرمەنداناکەین هەرچەندە من ڕەخنەم لە هونەرمەندانی کورد هەیە محمود محەممەد و ئەوانەی تریش هەمیان ئێمە لەوانەیە ئیشمان زۆر بۆ نەکردبن من باسی خۆم ناکەم بەڕاستی من لە مناڵیەوە معجیبم و تێکەڵاویانم هانم ماون و ئەو گۆرانەی کە لە ئاهەنگی بووکو زاوا شاوترێ من مادەم دڵی دایکەکان خۆشەکەن دڵی مناڵەکان خۆشەکەن خەڵک سەماکە خەڵک هەڵە پەڕێکەواتە ئەوانە دڵی خەڵک خۆشەکەن لە چەند سەد هۆڵێکان لەم کوردستانی گەورەیە ئێستا بڵێن ئاهەنگە یا شای و دەوڵ و زوڕنا چی هەیە دڵی نەلەرزێکە جوێی لێگرێت ئەو بەشێکی گەورەیە لە فۆلکلۆر و ژیانی میلەتەکەمان ئەمانە ئێمە کە باسی پانێڵەکەکەیت و ئەهمێتی پانێڵەکەکەی ئێمە وەکو هونەرمەندان من بە کارێکی زۆر باشە زانم کە سەندیکا بەوە هەڵساوە و حەزەکەم ئەو هونەرمەندانەی کە ڕەنگیان هەیە وەکو کاک مەحموو لە خزمەتکردنی فۆلکلۆر و بەرزڕاگرتن و ئەو هونەرمەندانی کە بە جوانی خۆیان پیشانەیەن لە ئاهەنگەکانە لە مناسەبەتەکانە لە ناو خەڵکە کە شخصەتێکی جوانیان هەیە پانێڵ بۆ هەمیان بکرێت و ڕێزلێنانیان بۆ بکرێت بۆی هەست بە خۆیان بکەن بەدەر لە پانێڵەکە پرسیارێک پێم خۆشە لە بەڕێزت بکەم گۆرانی میلی تایبەت بە گۆرانی میلی باشە هەر کەس هەر هونەرمەندێک دەنگی خۆش بوو هەر گۆرانی بێژە کە توانێت گۆرانی میلی بڵێت نەخێر گۆرانی میلی گۆرانی بێژی میلی جیایە گۆرانی بێژی دینی جیایە گۆرانی بێژی هەیە هەر گۆرانی خاوەتوانێ بڵێ خاو مام ناوەندی توانێ بڵێ یا هەیە گەروی بۆ گۆرانی کوردی نابێت گۆرانی فۆلکلۆری کوردی هیچ ئەبێ گۆرانی بێژەکە بەتوان نابێت گۆرانی بێژەکە بەتوان نابێت لێوە شاوە بێت و لەگەڵ ژیانیا هات بێت شارەزابێت لەگەڵ ژیان ئێستا کاک مەحموود لە مناڵیەوە ئەو هەستەی تایە لە مناڵی ئەو هەستە میلیە فۆلکلۆریتیایە یعنی ئەبێ گەروەکە فۆلکلۆری هەر وتنی گۆرانیەکە گرنگ نییە تۆ تێکستەکە لە بەرکەیت و گۆرانەکە بڵێ ئەمە گرنگ نییە ئەبێت سروشتی ئەم گۆرانیە ئەبێت ڕەنگی دەنگی ئەو هونەرمەندەش بەڕاستی بۆ گۆرانی میلی بەڵە گۆرانی میلی بەسە کاک مەحموود سڕێک لە دنیا هەیە دوێنێ لە پانێڵەکەشا باسم کرد کاک مەحموود بەبێ ڕیتم کە گۆرانی ئەڵێ ڕیتمیتیایە کە گۆرانی سەری ئەڵێ هەست بە ڕیتمەکەیت هەستەکەی یعنی بەبێت چەپڵە بەبێ ڕیتم خۆی کە گۆرانی ئەڵێ ڕیتمێ لەناو گۆرانەکەی هەیە خۆی دەنگەکەیە
سێ خەتە کەلیماتە دەنگە ڕیتمێکیشی تایە ئەجا ئەگە خەتێکی تریش سیریکەین هەست و سۆزیشی تایە ینی چوار خەت لە دەنگی کاک مەحمووە هەیە ئەمە شارەزای دروستیەکە قابلیتەکە خۆی دەنگەکە قابلیەتی خوداییە بەڕاستی بەس ئەم پەروەردەی کردووە و زیرەکی و احساسی کاک مەحمووش خۆشی ئضافەی دەنگە خودایەکەی کردووە ئەم شتانە و کاک مەحمووش سوودی لە دەرو پشت وەرگرتو ئەمانە بوون بە دەنگی کاک مەحموو کاکزانە وەکو لە نێو پانەڵەکەدا دیارە خەڵکێکی زۆر تۆ بەشداریان تێدا کردووە پێشوازیکردنی خەڵکی چۆن بوو لە نێو پانەڵەکەیە وڵی من تەسەور منەکەم قەرەباڵ لە پێشە تۆزێت نیم سعات پێش ئەوە تۆزێت دە کەسێک بووین لە کە سێرم کرد ئاوا ماشەڵڵا زۆر قەرەباڵق بوو دڵخۆشکەر بوو ئەوە دەلادە لەواکە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا خەڵک تینووی هونەرە و کاک مەحمووش خۆشەویستە و کاک دلێر حسەین و کاک حەمیدیش و منیش کۆمەڵێ هاوڕێ و برادەرمان هەیە دێن حەزەکەن گوێ بگرمزان ئێمە بۆ چیڵێن بۆ کاک دەستان خۆش بە مامۆساگیان سپاس بۆ تۆ مامۆستا زانا محمود هەژار وەکو هونەرمەند بەشداربووی لە کورتفەت مەگەزین سپاس و بەرنامەکەتان ئێوە خۆتان پێش وەخت باسیشم کرد خۆتان جوانن بەرنامەکەشتان جوانە هیوادارم بە ڕۆشنبیری و بە فکر بەرنامەکەتان پێشخەن زیاتر سپاس و کورسات زۆر سپاس بۆ ڕێکلانەی کردینەوە بۆ پانێڵە سپاس ڕێزمان هیوادارم کاک مەحموود تەندروستی باش بێت بەردەوام بێ و هیواداریم هونەرمەندان بتوان ئیشی زیاتری بۆ بکەن تا لە ژیان هەیە دەسەخۆش مامۆستا بە هیوای سەرکەوتنەوە بەڕێز بە هیوای کاری باشتر زۆر باشە ساغ سپاس بۆ تۆ